سڵاتان نەبێ و کاتتان باش بینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر. من شێرزاد ستیقم، ئەڵقەیەشتری بەرنامەی ئەزموونی پۆلتان پێشکەشەکەم. بەڕێزانم، ئەم ئەڵقەیە تەورێک بازەکەین باز لە چۆنیەتی دۆزینەوەی شێوازێکی نوێی فێربوون و خوێندن بۆ قوتابیان. بۆ مەبەستە زۆر بەڕێز مامۆستا نور عەبدولقادر ڕاوێژکاری خوێندن لەگەڵماندایە. مامۆستاجان زۆر بەخێربێ. زۆر سوپاس، سەلامەتی مامۆستا. زۆر خۆشحاڵم. خۆشحاڵترم، سوپاس. مامۆستا، ئاشناکردن و شارەزاکردنی قوتابیان بە خوێندن و شێوازەکانی خوێندن پسپۆرێتی جەنابتە. هەمیشەش دایک و باوکان، مامۆستایان، پەروەردەکاران بە دوای نوێترین و ئاسانترین شێوازی فێربوون دەگەڕێن بۆ ئەوەی منداڵان گۆش بکەن و منداڵان بگەێنە ئاستێکی باڵاتر لە خوێندن. دەمانەوە لێو دەست پێ بکەین. ئەو ئاشناکردن و شارەزاکردنی قوتابیان بە خوێندن خۆی لە خۆیدا لە ئەنجامی ئەزموونکردن پەیدا دەبێت، یاخود پرۆگرامێک و سیستەمێکی دیاریکرا و ئامادەکراوە کە دەخرێتە بەر دەستی پەروەردەکار و ئیتر لەوێوە خوێندن دەست پێ دەکات. بەخۆی مامۆستا شێرزاد، ئەگە تەماشا بکەین بڵێن شێوازی کۆنی خوێندنمان هەیە مقارنەتەن لەگەڵ شێوازی نوێی خوێندن. شێوازی کۆنی خوێندن زیاتر لەسەر دەرخکردن و لەبەرکردن و دووبارەکردنەوەی خوێندن بوو. بەس ئێستا ئەو شێوازە نوێیانێک کە خوێندن بڵێن داهێنرایە لەلایەن شارەزایانەوە، دیاریکردنی شێوازی خوێندنی قوتابی، مەسەلەن هەیتمان شێوازی دیتنە، شێوازی بیستراوە، شێوازی لە ڕێی ئەکتیڤیتی و چالاکیەکانە. ئەمە ئەو سێ شێوازەمان هەیە. ئەگەر بێت و مامۆستا ئاشنا بکرێ بەو جۆرە شێوازانەی قوتابی کە لە هەر پۆلێکدا ئەمە یەک جۆرە شێوازی قوتابی خوێندنمان نییە کە قوتابیمان نییە، ئەو جۆرە شێوازانەمان هەیە، ئەو وەختی دەتوانی بە جوانترین شێوە قوتابیەکە تێبگەێنێت، ئەو زانیارێکە هەیە بیداتە قوتابیەکە. فلێرە سەرەتا دەبی مامۆستاکە ئاشنا بکرێ بەو شێوازە، مەسەلەن ڕاهێنانی پێ بکرێتن لە بۆ ئەوەی ئەو ئەزموونەی هەبی توانی بۆ باشترین شێوە قوتابیەکان لەو ناحیە پێ بگەێنێتن. کەواتە پەروەردەکار پێش ئەوەی قوتابی ئەو پەیامی پێ بگا دەبێت پەروەردەکار پەروەردە بکرێت. پەروەردەکردنەکە لە چوارچێوەی خول و ڕاهێناندا یان لە چوارچێوەی کتێب و خستنە بەردەستی پێداویستەکانە یان شێوازێکە لە ئەزموونکردن لە تەجروبەی چەندین ساڵە. بە نمونە لە قوتابخانەیەک مامۆستایەک هەیە ئەزموونی 25 ساڵ وانەوتنەوەی هەیە. ئەویش بە هەمان شێوە پێویستی بەوەی هەیە کە بە دوای فێربوونی نوێ و شێوازی نوێدا بگەڕێیان ئەو ئەزموونە بەسە بۆ ئەوەی بتوانێت سەرکەوتن بەدەست بێنێ. بەخۆی ئەمە وەکو زانیاری لەو سێ خاڵێک کە جەنابەت باست کرد بەدەستمان دەکەی، ئەو دەچ بەڕاهێنان بی، چ مەسەلەن بە خوێندنەوە و وەرگرتنی ئەو ئامرازانە بی کە لەبەردەستن، یاخود بە خیبرە بیتن وەکو جەنابەت باست کرد بە ئەزموون بی. بەڵام لەگەڵ هەندێش کە ئەزموونیشمان هەوی هەر پێویستمان بە نوێگەری هەیە، پێویستمان بەوەی هەیە کە متابعەی زانیاری نوێ بکەین، بزانین چیشتی نوێ هاتی. یەکجار لەو سەردەمەی ئەیمایە کە جیهان گۆڕانکاری زۆر خێرای بەسەردادێ بە ژیری دەستکردە و زانیاری نوێیە، ئۆکەی دەتوانین هەرسێکی کۆ بکەینەوە وەکو پاکێجێکی جوان و پوخت پێشکەشی مامۆستای بکەین. ینی هەم مامۆستا ئەزموونی هەبی لەڕێ ئەزموونی و هەم بخینتەوە، شەر نییە هەر بەردەوام ڕاهێنانی پێ بکرێتن لەوانەیە مامۆستاکە بەس ساڵانەش ها پێویستی لە بۆی ئەپدەیتێک بکرێتەوە مامۆستا، لەوانەیە ڕاهێنانێکی کورتی چەند ڕۆژی باش بیتن و مەسەلەن ئەو تووڵانیان ئەو ئەمرازانەی بدرێتێ کە خۆی متابعەی خۆی بکات و خۆی ئەپدەیتی خۆ بکات. مامۆستا نور، کۆمەلگا و خێزان و شێوازی ژیانکردنی دەوروبەری خوێندکار قوتابی تا چەند ڕۆڵ دەبینێت لەوەی کە قوتابی بتوانێت بە شێواز و بە ئەزموونی سەردەمیانە وانە بخوێنێ یاخود خۆی فێر بکە یان گەشە بە تواناکانی خۆی بدات؟ لێرانە ئابزان پرسیاری جەنابەت دەتوانین بکەینە دوو بەش مامۆستا شێرزاد. لەوان یەکەمیان ڕۆڵی خێزان لە خوێندنی قوتابیدا، دوایە ئەو ئامرازە نوێیانەیە کە ئێستا هەیە لە ژیانی قوتابیدا. ئەگەر بێت و تەماشای خێزان بکەین، سەیری خێزان بکەین، ڕۆڵێکی زۆر گرنگ دەبینێ. ڕۆڵی خێزان تەنها ئەوە نییە ئەمن جێی خوێندنی لۆ تەرتیب بکەم یان مەسەلەن بەمە مەکتەبێ بهینەوە وەسیلێ هاتوچۆی لە تەرتیب بکەم یان مەسەلەن بەس پارەی بدەمێ
ڕۆڵی خێزان بەس ئەوەندە ناگرێتەوە بەڵکو مەسەن پاڵپشتی دەرونیش دەگرێتەوە ڕێنیشاندەریش دەگرێتەوە پەروەردەکردنیش دەگریتەوە ئەوە وەکو ڕۆڵی خێزان لە خوێندندا یعنی مەسەن تەڵبە ئەوەندە نییە مەسەن عادەتەن یەکجار ئەوانی کە تەمەنیان کچکەیە لە ئیبتیدائینە ناتوانانی بڵێ وڵا بڕۆ بە خۆت بخینە ئەوە ژووری خوێندنم لۆ دروست کردی دانای کورسی مێزم لۆ دانای بڕۆ بخینە باشە ئەو قوتابی کو بزانی کو بخینی ئەسڵان لە چێن دەردەست پێ بکاتن وەختی خوێندنی چەندە مەسەن تو ناتانی قوتابی بنێری یا منداڵی خۆت بنێری ژووری 5 سعات نابی بێتە دەرێ لە قۆرفەکەی خۆیان لە ژووری خۆی چکە نازانی منداڵە سەرەتا دەبی سیستەمەکی لۆدا بنرێ وەکو خێزان هەرچەندە ئەگەر بینە سەر بەشی دووەم پرسیارەکەت ئایا مەسەن ژیری دەست کرد وابزانمە بست ئەوەیە چ ڕۆڵەکی هەیە یان ئەو گۆڕانکاری نوێیانێکە لە ژیانی مەدا هەیە لە جیهاندا هەیە چ ڕۆڵی هەیە لە سەرقوتابی ببوورە دواتر بە درێژتر باسی ژیری دەستکرد دەکەین بەڵام ئێستا دەبێت ڕۆڵی خێزان و پێداویستیەکانی مادی و معنەوی تا چەند کاریگەری دەبێت لەسەر گەیاندنی شێوازی نوێی فێربوون دۆزینەوەی کەشێکی گونجاوی فێربوون بە نمونە لە خێزانێکدا لەوانەیە وەکو پێویست شوێنی گونجاو نەبێ بۆ قوتابی کە شوێنێش تایبەت بەخۆی هەبێ و ئارام و هێمن بێ بەڵام لەگەڵەوەشدا منداڵی زۆر سەرکەوتوو قوتابی زۆر سەرکەوتوو لە خێزانی مامناوەند و هەژاریش بینیمانە ساڵانە دەردەچن کامیان ڕۆڵی گرنگتر دەبینێنەوەی کە خێزان پێداویستی مادیەکان دابیمکە یان پێداویستە ڕۆحی و یان پشتگیریە بەردەوامەکانی دایک و باوک بۆ منداڵ ئەمە ناتوانین بڵێن یەکێکیان بیانێکە چکە هەردووچیان تەواوکەری یەکترینە حەسب مستەوای مادی خێزانەکە یعنی ناتان بڵێم وڵاهی ئەگەر خێزان مستەوای مادی باش بوو بە هیچ شتێکی لە بۆ منداڵەکەی پێداویستێکی لە بۆ منداڵەکەی تەرتیب نەکان یعنی ئەو حالە نییە بەس معنای ئەوەش نییە کە ئەگەر لە خێزانەکی مامناوەند و یان کەم دەرامەت بێتن سەرکەوتو نابینا بالعکس مثلەن ئەم لەوانەیە هەر لە ژووری دانیشتنی بیان لە ژووری نووسنی بیتن یان لە مەطبەخ بی ها گۆشت کچکۆکە لە منداڵەکەم تەرتیب دەکەم بڵم کاکە مێزە کچکۆکە ئێستا حالیان ئەو شتانە هەیە مێزی کچکە هەیە دادەنێ ئەوە گۆشەی خوێندنی تۆ مهم جێکی خاصی هەبی ئەو قوتابی پێویست ناکە ژوورێکی گەورەی هەبی مێزی گەورەی هەبی و مارکە بیتن پەیوەندی بەوەی نییە گرنگ لە بۆ قوتابی ئەوەیە جێکی مخصصی هەبی یعنی بڵێ ئەو گۆشەیە هی خوێندنە کاتی کە تو دەتوێت بخوێنی دەتوان بچی ئەو گۆشەیە بخوێنی ئەوجا لە ژووری دانیشتن بی لە ژووری نووسن بی یان لە ژووری خواردن و خواردنەوە بیام بڵێن چێشخانە بیتن ئیشکال نییە مهم جێکی مخصص تایبەتمەندی هەبیتن ئەو مێزێکی کچکۆکەیە لەوانە هەر سعرەکەشی ئەوەندە زۆر نەبیتن دابنیشتون لەسەر ئاردی نسبەت ئەوەی پاڵپشتی دەرونی زۆر مهمە تێبگاتن داکوباب پێداویستی منداڵەکەی چیە لەلایەنی ڕۆحی و دەرونی ئەوانە مەسەلەن زۆر جار قوتابی دادەنیشێندری دڵە کوڕم بڕۆ بخینە وانە کە ئەو منداڵە چوو بوو بخینیتن باشەوە کتابی لە پێش ئەم لە چێ دەست پێ بکەم کو دەست پێ بکەم خوێندن کووە ئەسڵان یەکجار ئەوانەی کە لە سەرەتاییە لە قوتابخانە سەرەتاییەکان لەوانەیە لە قۆناغی ناوەندی و دواناوەندی تۆزە قوتابی هەست بەخۆی بکاتن زیاتر بزانی مەسەن چۆنی بخوێنێتن بەس لە سەرەتاییەکان زیاتر پێویستی بەدەم هەیە مەسەلەن لە تەحدیدکردنی کاتی خوێندن زەمەڵێ کە قوتابی دێتەوە ئۆکەی هەموو ڕۆژە سەعات 5 تا 7 ئەم کاتەی دیاری دەکەم لە بۆ منداڵەکەم لەگەڵی دادەنیشم پێی دەڵم ئەوها دەخینرێ دەرسی زانستەکان ئەوها دەخیندرێ دەرسی بیرکاری ئەوها دەخینێ لەوانێ هەر 1-2 مانگ بی ئەو بابیان ئەو داکە لەگەڵ منداڵەکەی دادەنیشی بەخۆی وەکو سیستەمەکی لێ دێ منداڵەکە بەخۆی پاش 1-2 مانگی وەکو عادەتێکی دەبی خۆک لە منداڵەکەی دروست دەبیتن سعات 5 کاتی خوێندنمە دەچمە ئەو گۆشەی کە ماڵەکە لە بۆ میدانایە دواب داکە لۆی تەرتیب کردمە دەچم دەخینم بەس منداڵیش هەیە پێویستی بە متابعەی زیاترە چونکە ئەها شخصیت و کەسایەتی مرۆڤەکان لە منداڵی جیاوازی هەیە بەسەر لەوانەیە خوشک و برابن خوشکەکە پێویستی بە متابعەی زیاتر بی وەکو لە بڵێن کچەکە لە کوڕەکەی بالعکسیشان کوڕەکە زیاتر پێویستی بە متابعەبی لە کچەکە فەلێرانە زۆر مهمە داک و بابیش یعنی شارەزاییان هەبی لەو بوارە خۆیان پەرە پێ بدەن لەو بوارە نەڵێن وەڵاهی بە تەنها ڕۆڵی قوتابخانەیە یەکجار ئەو قوتابخانە ئەهلیەکان نامێ باز بکەم بەس مەسەن کە دەنێردرێنە قوتابخانە تەنها ئەوە نیە مەسەن ئەم وڵا هیچ ئیحتیمام بە منداڵم نادەم تا
و دەبی قوتابخانە ڕۆڵی ئەوەی ببینیتن منداڵەکە بزانی فێربی و بخینی و شارەزایی لە هەموو شتەکێبی لێ ئەمە هەموو جاران دەڵێن ها قوتابخانە ماڵی دووەمی قوتابیە نەک ماڵی یەکەمە کە دەکات هەردوو پێکەوە ئیش دەکەن لەو حالەتی مامۆستا زۆر لە پێشودا زۆربەی هەر زۆری خێزانەکان نەخوێندەوار بوون یان ئاستی خوێندنیان تەنها لە قۆناغی بنەڕەتی ئێستا کە پۆلی بازنی یەکەم و دۆم دەگرێتەوە دەیانتوانی دەرس بە منداڵەکانیان برێن بەڵام دواتر ڕاستەوخۆ ئەڕی دەکەوتە سەرشانی مامۆستا لە قوتابخانە و خودی قوتابیەکە کەواتە ئێمە دەبێت دایک و باوک منداڵەکان پەروەردە بخەین کە پشت بەخۆیان بستن ناکرێتەوە هەتا دەگاتە زانکۆ لەگەڵی بی بە بەردەوامی مامۆستای بۆ بگری بۆ خۆ دەرسی پێ بڵێ زۆر جار دەگوترێ لێهاتوویی و توانای قوتابی ڕۆڵ دەبینێت لەوەی کە تا چەند ئاستی ئەوەی هەیە لەو ئاستە بەرزەدایەکە بتوانێت شێوازی نوێی خوێندن و فێربوون وەربگرێ زۆر قوتابی وا هەیە تۆ هەوڵێکی زۆری لەگەڵ دەدەیت لە خولەکان بەشداری پێ دەکەی بەڵام ناگاتە ئەو ئاستەی کە شێوازی نوێی خوێندن وەربگرێت لەگەڵی دەبی بە مانگ دوو مانگ بەڵام هەر پشت بە تۆ دەبەستێت لەو حالەتانە چ لەو منداڵانە بکەین چ لە قوتابیانە بکەین کە ناتوانن پشت بە خۆیان بەستن بەخۆی ئەمە دەبی جیاوازی بکەین بینی ئەو قوتابیانەی هەر بە خۆیان خەلەلیان هەیە مەسەرەن پاڵپشتێکی زیاتریان دەوێتن ئەمە ئەو گروپی جیا بکەینەوە بەس ئەگەر بێت و عامەتەن تەماشای قوتابیەکان بکەین ئەگەر هەر لە سەرەتاوە بزانیت شێوازە چی هەیە مثلا ئەگە بیستراوە دەکا ئەو تەکنیکانی لۆ بەکاردێنین کە لە بۆ شێوازی خوێندنی بیستراوە یعنی بەسەڕی بەکاردێتن کە ئەو تەکنیکانەی لەگەڵ بەکار هات و طبعاً وەکو جەنابەت باست کرد ئەمە ناتوانین هەتا قۆناغی زانکۆ لەگەڵی بین لەبەر هەندێک هەر باسی ئەو خاڵم کرد وەکو سیستەمەک لە منداڵی ڕا لە پۆلی یەک ڕا یان لە پێش قوتابخانە ئەو سیستەمەی لۆ دروست بکرێتن خۆی پشت بەخۆی بەستی کە ئەو سیستەمە بەرەبەرە دروست بوو و شێوازی خوێندنی قوتابیەکە و منداڵەکە دەست نیشانکرا تەکید ئەو تەکنیکانەکە لە بۆوی بە سوودا و بە کەمترین وەخت یارمەتی دەدا لە بۆ خوێندنی ئەو تەکنیکانە بەکاردێ هەم لە ماڵەوە هەم لە قوتابخانە چونکە هەردووچی تاواکەری یەکترن هەرچەندە ئەوانەی مەسەران هەندێک منداڵی باوەڕ ناکەم یعنی عەدەدیشیان زۆر کەمەکە بڵێن بە تەواوی پشت بە ماڵەوە دەبەستن یان بە تەواوی پشت بە قوتابخانە و مامۆستا دەبەستن لەوانەیە هە لە بیدایەتەوە ئەو سیستەمەی کە لەسەری گەورە بووە بەغەڵەتی لەسەری گەورە بووە هە لە بیدایەتەوە شارەزایی لەو شێوازە نوێی نەبووە ئی خوێندنی شوازی خوێندنی تەخنیک نەکرایە تەکنیکەکان نازانی چیە و شەرتیش نییە تەمعان یعنی یەک شێوازی خوێندن هەبی لە بۆ قوتابی مثلەن ئێستا بیستراویشمان هەیە بینراویشمان هەیە تێکەڵە هەیە هەرسێکی تێکەڵە نسبێ متەفاوتەیە یعنی یەکەکەیە مثلا زۆربەش خەڵکە کە هەر مرۆڤەکان سەدا شێستیان شێوازی خوێندنیان لەوانەیە بیستراوبی بەسەڕی بن و سەداسیان مەسەرەن ئەوە بن گوێگر بن یعنی بە شێوەی سەمعی بن بەس لە هەشە هەرسێکی تێکەڵە بەڵام باشتر وایە هەرسێک بێ تەکید هەرسێکە ئەو لەبەر هەندێک زۆر مهمە هەرسێ شێوازی ئەو شێوازانەی شەرحکردن یان گوتنەوەی دەرس لە پۆلدا بەکار بێتن لەوەی ئیشباعی ئەوەی بکەن ئی قوتابی یان مەسەرەن هەتا قوتابیەکە ئەوە نەبی بێزار نەبی لە ناو پۆلدا یەک خەوی لێ نەکەوی نێوێ زوو بستە دەرەی پۆلی مامۆستا بچم سەر ئاوەک بکەم مامۆستا بچم دەبێ ئەوە بەهانە هێنانەوە نییە لەوەی کە قوتابیەکە لە بەڕاستی لە خوێندنەکە بێزارە لە دانیشتنەکە بێزارە بۆی بەهانە دێنێتەوە بۆ چوونە دەرەوە ئیدی پێویستی بەسەراوە پێویستی بە ئاو خواردنەوەی ڕاستە ئەوەی مەهانەیە لەوانەیە زیاتر فرۆنتەڵ بیتن مامۆستاکە زیاتر بۆ خۆی ڕۆڵی هەبی لە گوتنەوەی وانەکەدا بۆ نەکاتە مەسەر قوتابیەکان هەستنەوە گروپ وەرک بکەن پارتنەر وەرک بکەن یان ئەکتیڤیتیکەمان هەیە مەسەن نەشرەی دروست بکەن لە ناو سۆفی پێکەوە قوتابیەکان یان پێکەوە قسان بکەن یان زۆر تاقیکردنەوەی ئەومان هەیە سادەمان هەیە مامۆستا دەتوانی بە ئەدەواتی سادە قوتابخانە تەرتیبی بکاتن لە ناو پۆلدا ئەنجامیدا پێویستمان هەر بە ژووری ئەوەش نییە یعنی زۆر شتێ من وەکو مامۆستا ئەسڵان هەر ناچمە مختبەری ئەغلب جار کە دەرسی من زیندە زانیشە لۆ محاول دەکەم مەسەرەن
ئەو شتانە بەسیتانێک لە بەردەستم هەیە ئەسڵەن لە ماڵێم هەیە یان لە قوتابخانە مەوجودە بیبەمە پۆلەکەم لە پۆلەکەم لەگەڵ منداڵەکاندا ئەنجام بدەین ئەو تاقیکردنەوەی ئەو جەلەوانەیە بە باڵۆنێک بی بە بەرداغێک بی بە دەبەک بی ئەسڵەن هەر داوای بکە بڵێ دەبەکانی ئاوێتان خڕکەنەوە لە بۆ ئەوی مەسەڵەن کردداری هەناسەدان تاقیب بکەینەوە لە ناو سەفی بەس پێویست بە دەبەکی ئاوی لەگەڵ دوو دەبدەبەی هەیە باڵۆنی پێدەڵێن ئەوانە هەمووا دەکا قوتابی نێو بستە سەر ئاو قوتابی نێو بچی دەبێ ئاوێ بکڕی قوتابی نێو بێزار نەبی ئەها کە تو ئەو ئینگێجمنتی تەڵبەکان زیادکە لە ناو پۆلدا نایە بستە سەر ئاو مامۆستاکەواتە دەبێ هەمیشە قوتابی سنتەر بێ لە ئێستا حەسب ئەوی نوێی ئێستانە ستودنت سنتەرە بەخۆی تەڵەبەکە ئۆکەی مامۆستا ڕۆڵی هەیە وەکو لیدەر لیدینگ وەکو کۆچ لە ناو سەف بەس ئەوەی بەشە ئەسەرەکێکە هەر قوتابی بەخۆی دەیکاتن ئەوە زیاترەوە دەکا زانیاریەکە بچەسبێ ئەها باسی خاڵەکەم کرد وەختی خۆی هەر دەرخمان دەکرد هەر لە بەرکە و لە بەرکە دوای ئەوەش لە بۆ خوێندن لە بۆ ئیمتحانی دەگو لە بۆ تاقیکردنەوە باش ئیمتحان کە تەڵبە دێتە دەرە هیچی لەبیر نەما لۆ چونکە ئەو زانیارێکە وەری گرتێ نەچەسبە بەس لە بۆ نمرەهینان خوێندیتی بەس ئەمە لێرە دەمانوێت شێوازی نوێ خوێندن لە بۆ ژیان خوێندن لە بۆ فێربوون ئەوە بکەین مامۆستا بەر لەوەی باسی ئای بکەین با باس لە سوسیال میدیا بەگشتی بکەین ڕۆلی لە گەیاندنی شێوازی نوێی فێربوون و خوێندن ئێمە ئەزمموی قوتابێکی کچمان بینی لەو ڕۆژانەکە لە ڕێگای یوتوبەوە توانی بوو نمرەی هەرە بەرز و باشی پۆلی 12 بەدەستبێنێ کە تەنها لە ڕێی ڤیددیۆکانەوە وانەکانی خوێندبوو بە ئۆنلاین ژنەی خوێندبوو تەنانەت بە خوێندنی دەرەچی بە تاقیکردنەوەی دەرەچیش نمرەی هەرە بەرزی هینابوو کە ئەوە دەکرێت بکرێتە نمونێکی سەرکەوتوو لەوەی ئەگەر بەرکەوتەی ڕاستەوخۆشن لەگەڵ قوتابخانە و مامۆستانە بێ دەتوانی ئەو پەیامەی کە تۆمار کراوە جارێشتر سوودی لێوەربگری و وەکو ئەو قوتابێکە لە ناوەندەکانی خوێندندا لەگەڵ مامۆستایە بە هەمان شێوە زانیاریەکان بەدەستکەوت لە تاقیکردنەوەکانیش لە ئەزمونونەکاندا پلەی باش بەدەست بێنێ لێرە مەقسەدی جەنابتان ئایا دەوری ئەو سوۆشیال میدیایانە چیە لە ژیانی قوتابیدا بە تەکیت ئەمە سوۆشیال میدیا بێژیری دەستکردبی ئەو جە هەر شتە نوێکە دێتن دوو لایانی هەیە لایانی سلبی هەیە لایانی ئیجابیشی هەیە لەسەر ئەو کەسە ڕادەوەستی ئایا چۆنی ئەو شتەی بەکاردێنی ئەو توڵی بەکارنی ئەو ئامارزای بکاردێن ئەو جە سوۆشیال میدیا بێژیری دەستکردبی ئینتەرنێت بیتن هەردووکی بەکاردێتن بە طریقێک بەکاردێت لەوانەیە ئەو قوتابێکە دەرەجەی زۆر بەرزی هینایە شێوازی خوێندنی بینراوبی بەسەری بیتن کە زۆر ئیسیفادەی لەو تەکنیکەی کردیە کە تەماشای ڤیددیۆکان دەکاتن و هەستا ئەوەی لە بەژەوەندی خۆی بەکارهێنا کە بەژەوەندی خۆی بەکارهێنا لەوانەیە تەکنیکی کەشی بەکاری نابی بەسەرەن کاتێک ئەم تەماشای ئەو ڤیددیۆی دەکەم ئایا کە ئەو ڤیددیۆم تەماشا کرد لە بۆ فێربوون تەماشا دەکەم یان لە بۆ کات بەسەربردن و خۆ دزینەوە لە خوێندن بەکاردێنم ئەوانە هەموو دەور دەبین بێدەچی قوتابی زیرەک بووبی تانی بیتن ئەو ئەمرازەی لە خزمەتی خۆی بەکاربینی لە بۆ شێوازی خوێندنی خۆی و هەروها خۆ دزینەوە نەبووە چونکە ئەو ئامانجێکی لەو خۆی دانا زۆر قوتابی دێن دەڵێن مامۆستا من دەمەوێت ئەو شتە بکەم یعنی دەمەوێت بخینم حەزم لێ پۆلی 12 دەربچم بەس ئەوە ئامانج نییە یا دەمەوێت دمرەی هەشتا بینم ئەو ئامانج نییە ئامانجی پاشەوەی چییە بەسە دەمەوێت کە هەشتام هینا دەمەوێت چ بکەم چۆن خزمەتی خۆم بکەم خزمەتی خێزانم بکەم خزمەتی گەلەکەم بکەم وڵاتەکەم بکەم چەند ئامانجەکە گەورەتر بی ئەوەندە حەزی فێربوون زیاتر دەبی ئەوەندە احتیمام زیاتر دەبی فدیارە ئەو تەکنیکانەی هەموو بەکارهینایە قوتابێ لە هەمان کات دەلەوانەیە نمونێت کەشمان هەبی قوتابیت ئەو شێواز و تو ئەمدرا زوشتانەی بەکارهینابیتن بەس لە خزمەتی خۆی نەبی لەوانەیە بەس خۆ دزینەوە بی فەلۆی دەڵم ئەمن هەردوو لایەنی هەیە کاتەوە لە تاقێک بۆ تاقیشتر دەگۆڕێت مەرز نییە هەموو کەسێک بتوانێت بەو شێوازەیە نمرەی باش و زانیاری باش بەدەست بێنێت حسب ئەو ئەمرازانێ یەکەم جا شێوازی خوێندنی دوای ئەو ئەمرازانێک کە لە بۆ خزمەتی وی بەکارێ زۆر قوتابی هەیە لە جامیعەی سەوتی مامۆستای تەسجیل دەکاتن لۆ چونکە ئەو بە شێوەی سەمعیە بیستراوە کە دەستەوە ماڵێ هەرچەندە زۆر تەژع ناکرێ ئەو جۆرە دەستەوە ماڵێ جێدەداتەوە لەوانەیە بەو تەریقەی ئەسڵ قوتابیەکە دەرەجەی باش بینیتن بەس ئەوە لە بۆ شخص لە جەنابگوت تاک لە بۆ تاک دەگۆڕێ ناتوانین بڵین تەعمیمی کەین لە بۆ هەموو قوتابیەکان مامۆستا وەکو شتێکی ڕۆتینی قوتابی کات دەچێتە ناوەندی خوێندن کاتەکان دیاریکراوە بۆ پشوو بۆ وانەکان لەوانەکاندا
ئەگەر بە سیستەمی تازەی نوێژ بێ قوتابی سنتەر بێ بەڵام لە هەمان کاتدا ئامادەبوونی قوتابیەکە و گوێگرتن و تەماشاکردن ئەوە شمولیە بۆ هەر هەمووانە بەڵام وەکو جەنابەت باس کرد هەندێک قوتابی جیاوازتر لە پرۆسەکەدا بەشداری دەکەن بە نمونە دەفتەرێکی تایبەتی پێیە کە هەموو سەرنجەکان دەنووسێتەوە لاپەڕەکان دەنووسێتەوە لەو کاتێک مامۆستا دەرێک گرینگە ڕاستەوخۆ دەنیشانی دەکات یان خۆ دوتەنی ئەگەر ڕێپێدراوی لە هەندێک ناوەندی خوێندن دەنجی مامۆستاکە تۆمار دەکات یان وەکو ئەوەی تر باسمان کرد لە سوسیال میدیا و لە لاپەڕەکانی ئەنتەرنێت ئەوانە زانیاری کۆ دەکاتەوە و دواتی سوودی لێ دەبینێ تۆ کامیان زیاتر لە لای تۆ گرینگە لەوەی کە قوتابیەکە هەوڵ بدا ئەو شێوازە بدۆزێتەوە کە لێوەی فێر دەبێت یاخود نا خۆی ڕابێنێ لەگە ئەو ڕۆتینیاتی کە چوونە قوتابخانە و گوێگرتن و بەشداریکردن خۆی هەردووچی مهمە مامۆستا لێرانە کە قوتابی دەبی بستە قوتابخانێکە هەدانرایە دەبی بچی لەوەی ئەسان بزانین لەگەڵ بابەتەکانی قوتابخانە بڕوە ئەگەر بێت وەڵاهی ئەم لە ماڵەدا دەنیشم خۆم فێر دەکەم لەوانەیە ئەوە نەبی ئەها ئێستا دەڵێن لەگەڵ ژیری دەست کرد پێویستی بە مامۆستا نامینێ ئایا پێویستی بە مامۆستا دەمینێ یانە ئەها لەگەڵ ئەوەیە ئەو زیاتر ئەو گفتوگۆیە دەکرێتن بەڕای من مامۆستا پێویستی یعنی قوتابی پێویستی بە مامۆستا هەیە ئەگەر ئەو ڕۆڵەش نەبی لە گواستنەوەی زانیاری لە لیدینگە ئەها لە نازم بە کوردەکەی دەڵێن بەڕاستی لە ینی لیدینگ ئەها پیشاندەربی ڕێ پیشاندەری قوتابیەکەیە نەک لەوانێ وەکو گوێزەرەوەی زانیاری وەکو ڕێ پیشاندەر وەکو ڕاوێژکاری قوتابی لێرە وەکو دروستکردنی کارامەی لە ناو قوتابیدا ڕۆڵی دەبینیتن لە بەرهەندێ زۆر گرنگە قوتابی بستە قوتابخانە متابعەی دەرسەکانی خۆی بکاتن هەرچەندە بەنسبەت ماڵش دەبی خۆی شێوازی خوێنی خۆی بدۆستەوە کە شێوازی خوێنی خۆی دیتەوە ئەوختی کە مامۆستا تەکنیکێک لە سەفەکەی بەکاردێنی یان لە پۆلدە بەکاردێنیتن ئۆکەی ئەمە شێوازی خوێندنم بینراوە مامۆستا ڕسمەکی پێ پیشاندام مامۆستا ڤیدیۆیەکی پێ پیشاندام یان مامۆستا نمونەکی هینا بۆ ئەوکو بە بەرداغی هینا کوتی ئاوی تێدا پێ پیشاندام ئۆختی هەردووکی یەک دەگرتەوە یان دەکا هەردووچی گرنگی هەیە لە ژیانی قوتابیدا دواتر ئێمە لە بەگشتی لە وەزارەت پەروەردە دەڵێن پەروەردە و فێرکردن ینی فێرکردن دواترە ینی چوونی قوتابی بۆ قوتابخانە بەر لەوەی فێر بێ کۆمەڵێ ئادابە کۆمەڵێک دابوونەریتی ڕێز لێگیراوە کۆمەڵێک دابوونەریتی جوانەکە لێوە فێر دەبێت قوتابیەکە فێری جوانپۆشی ڕێکپۆشی شێوازی ئاخاوتن شێوازی هەڵسوکەوت و دانیشتن تەنانەت شێوازەکانی مەسەری هاوکاریکردن و بەزەیی هاتنەوە ئەوانە لە دەوروبەرەکەیەوە فێر دەبێت کەواتە بوونی قوتابی لە قوتابخانە بەر لە هەر شتێک زەرور و پێویستە بۆ ئەوەی فێری ئادابەکانی ئادابە جوانەکانی ژیان بێ ئیجا لەوێ فێری ئەو پسپۆریەتە بێ یاخود ئەو بابەتانە بێ کە وەکو زانیاری وەردەگرێت مامۆستا ڕاستەوخۆ باسی ئەی بکەین ئەی زیرەکی دەستکرد دنیایەکی تازەی داهێناوە کە ئەو دنیا نوێیە جیاوازتر لە پێش و هەموو ئامێرەکانی کردوتەوە چگە لەوەی مرۆڤی کردوتەوە بەڵام تۆ هەر ئامێرێکی ئێستا کە دەست پێڕادەکە بەکاری دێنی ئەی ڕۆڵی خۆی هەیە لەوەی کە لە گەشەکردنی لە ئیشپێکردنی لە هاوکاریکردنی مرۆڤ تەنانەت لە زیان گەیاندن بە مرۆڤ بەڵام ئێمە بە ڕۆڵی ئەی بزانین لە دیاریکردنی شێوازی نوێی فێربوون و خوێندن قوتابیەک ئێستا گوێ لێ مەڕادەکە گوێ لێ مەڕادەکە دەیەوێت شێوازەکانی نوێی خوێندن لە ڕێگای پرسیارکردنەوە لە ئەی بزانێ کامە شێواز دروستە بۆ منداڵەکەم ئایا ئەوە شتێکی دروستە تۆ لە ڕێی ئایەوە شێوازی خوێندن بۆ منداڵەکەت ئەنجام بکەی وەڵاهی مامۆستا من نازم ئایا ئایگەشتە ئەو ڕاددە پێشکەوتنەی بتانی بە داخلکردنی چەند زانیاریەک شێوازی خوێندن قوتابی دیاری بکات یان نا ئەگەر بیوێ داکوبا بگاتە ئەوەی دەبی زانیاری باش لەسەر منداڵەکەی داخل بکە ئایا لێرانە دەبی داکوبابیش لێرانە ئەوەی بزانن کە چەندە ئاگداری ئەو زانیاریانە بن کە داخلی ئای دەکریان ژیری دەستکرد دەکرێت چونکە سوێ دوزبێ لەوانەیە ئەو زانیاریانە بەکار بێتەوە ئەو لە بوارە باشەکەی بیان لە بوارە خراپەکەی دابیتن
بەس وەکو ئامەتەن هەتا ئێستا دایک و باب دەتوانن ژیری دەستکرد بۆ پلاندانان دابنێن مەسەلەن یان لە بۆ دووبارە شەرحکردنەوەی بابەتەکە لە بۆ قوتابیەکە یا مەسەلەن پرسیار بکەن ئایا مەسەلەن لە چێن ئەو بابەتانە وەکو ڤیدیۆ بەدەست دەکەوی یان وەکو نووسین بەدەست دەکەوی یان وەکو ئۆدیۆ یعنی وەکو شتێک جێی لێ بگریتن لەو شتانە دەتوانی استیفادەی لێ بکە یا مەسەلەن کە دەتوانی بابەتەکەی بداتە AI پرسیاری لە بۆ دروست بکە یان لێ بپرسی ئەو پرسیارە چۆنی حەل دەکرێت نەک کە نەتیجەی بدات و حەلی بکاتن چونکە ما ئیشکالەمان هەیە ئێستا حالیان قوتابی واجبی دەدرێتێوانە لە مەکتەبێ دەڵێ ئەوە ئەرکی ماڵەوە کە دەستەوە ماڵێ بابەتەکە بیرکاریبی یان زانستبی ڕاست زانیارەکەی دەداتە AI حەل دەکا بێ ئەوەی خۆی ماندی بکاتن لێرە ینی وەکو احتیمادێکی کامل لەسەرەوەی دروست دەبی ئەمە دەبی قوتابی لێرە فێر بکەین داک و بابیش تێ بگەینن کە AI نابی لە بۆ ئەو بابەتە بەکاربێتن وەکو احتیمادێکی کولی لە جیاتی قوتابی کە ئەگەر قوتابی احتیمادی کولی کەتە سەر AI دەکا لێرانە فێربوون پرۆسەی فێربوون دروست هزیرەکە پەرامۆش دەکرێت لەوەی کە تەنها ڕۆلی کۆپیکردن دەبینێت کۆپیکردن دەبی و پرۆسەی فێربوون و خوێندن لێرە ڕوو ناداتن لەو حالەتی ئەگەر تو واجبەکەدا ئەرکەکەدا AI و هیچیشت بە خۆت نەکرد لەرانە ئەرکەکە دەدرێتن پرۆسی ڕاهێنان دەکرێتن چونکە لە خوێندن ڕاهێنان و دووبارەکردنەوە زۆر مهمە حتا کەدا لە بۆ ئامادەکردنی تاقیکردنەوەکان دەڵات تو بابەتەکە بخینە بەس پرسیارە کۆنەکانش لەسەر تاقیکردنەوەی لەسەر بکە و بزانە تا چەند ئامادە بوویت چونکە ئەوە پرۆسی ڕاهێنان گرنگە لێرانە لۆش کە ئەرکی قوتابخانە دەدرێت گرنگە لە بۆ ڕاهێنان لە بۆ چەسپاندنی زانیارەکان بەس ئەگەر تو بێت و دایک و بابش لەوانەیە زۆر زانیاریان نەبی بڵێن وڵاهی مختم نییە وانە مختم نییە و مەجاالم کەمەوە دەوام دوور و درێژە و پێم ناکرە و ئیدی مەسئولیاتم زۆرە واجبەکەی دەدەمە AI نەتیجەکەم دەداتێت لەسەر دەفتەری منداڵەکەم دەنووسم ئەو وەختی لەرانە ئەو پرۆسەیە فەرامۆش دەکرێتن وەکو جەنابیشت باست کرد لایەنی هزری قوتابی بەرەبەرە دادەمرکێتن چونکە مشکی خۆی بەکار نایەنیتن لەبەر هەندێش ئێستا یەکێک لە نوێترین ئەوەکان ترێندەکانی ئاخیر دەڵێ ئۆکەی AI بەکاربینا بەس پێشوەختە خۆت بیر بکەوە مەسا تو دەتوێت ئیمێڵێکی بنووسی ئۆکە پێشوەختە لە بۆ خۆت هەندێکی بنووسە سەر نقاتەکان بنووسە تو دەتەوێتی بە شێوازەك دای بڕێژە لە خۆت ئەو جبیدێ ئۆکەی لە بۆ من تعدیلکە چونکە دەبەوەی مشکی خۆمان ببینێ ئەمە ئایمان دروست کردێ وەمان لێ نەیە ڕۆژێک لە ڕۆژان AI کۆنتترۆلی مە بکاتن فلێرانە دەبی ئەو عملەیە دەتوانین بەکاری بینین بەسکو بەکاری دێنین کاتە هەموو ئەو پرۆسی فێربوون هەر بەگشتی ژیانکردن پەروەردەکردنە اینجا بەدەستێنانی زانیاریە ئێمە لە AI دەبێت خۆمان و منداڵەکانمان پەروەردە بکەین کە چۆن مامەڵە لەگەڵ AI دا بکەن خۆت بتەنی لەوانەیە 2000 ئێمە دەکەوینە ژێر کاریگەریەکانی AI ئەو زانیاریانەی کە ڕۆژانە دەیدێنی پرسیانێنێ دەکەین کە دواتر لەوانێ بەخرا بەسەرماندا بشێت لەوانەیە هەر لە زدیمە بەکار بێتەوە هەردوونێ بوو ڤیددیۆکەم دیت قوتابیەک شتەچی دابوو ئۆکەی قانونیان ئەو شتە باشە دەتوانین بەکاری بینین نازانم دەتوانم ئەو وەسێ بکەم یانە چۆن دەمەوێت کو دەتوانم هاوڕێکەم لە قوتابخانە بکوژم ینی ئەوە شتێکی زۆر خەتەرە ئۆکەی ئەوە لەوێن دەر لە ئەمریکای توانیتیان AI بەستنەوە لەگەڵ پۆلیسی بەس ئێمە لێرانە توانیتمان ئەو شتەی بکەین ئۆکەی ئەوە مهمە لە بۆمە بەس ئەوجا تەسەوەڕ بکە سبەی دوزبەی لە شتەکان زۆر تەتەوەڕ ببن و ئەو زانیارانێک کە ئەمە دەدین ناسکن دەبی بزانین لە بۆ چ بەکاردێتن و سبەی دوزبێ لە زدی خۆمان بەکاردێتەوە یان نایان دەفرۆشرێن یانە چونکەمە ئێستا مشکلەی گەورەمان لەگەڵ سوۆشیال میدیا ئەوانە زانیاری کەسیمان دەفرۆشێتەوە دەنگمان دەفرۆشێتەوە ڕسممان دەفرۆشێتەوە بێ ئەوەی ئەمە ئاگادار بین چونکەمە هەست دەکەین ئۆکەی ئەوە ئینستاگرام بە بەلاشە فریە فەیسبوک فریە بەس لە مقابلی هەندێک چی بردیە لەمە زانیاریەک دەباتن لەما و بەکاری دێنی ئەدی مەسا لۆ ئەم ئێستا لەوانەیە فکرکەمەوە ئۆکە ئەم دەمێ ئەو کتێبەی بکڕم لێران وسرا پێداگۆجی بۆ مامۆستا کە هەلوانەیە کە بیر دەکەمەوە دەچمە ناو ئینستاگرام یان فەیسبوک ڕاست ئەو کتێبانەم لۆ دێتن کە فکرم لێ کردەوە نەک ئێستا لەوەی نەمایە ئایا ئەم قسەی دەکەم و گوێ دەگرم و دەبینەوە هەر بە فکرکردنەوە زانیاری دەباتن فدەبێمە زۆر بەدیقەت بین و احتیمام بۆ شتانە بدەین ئاەت داخل دەکەین و کو بەکاری دێنین و هەتا چەند ئەمە محاڵ دەکەین اعتیمادمان نەکەوتە سەر ئەو بابەتە مامۆستا ئەو شێوازی نوێی فێربوون و خوێندنە کاتێکە شێوازێکی
نوێتر لەوەی کە هەیە دادەهێنرێ و دەخرێتە بەردەست پەروەردەکاران بۆ مانایی کە ئەوەی ڕابردوو بە هەموویەوە فەرامۆش دەکرێت یاخود تەواوکەرێتی یان نا دوو بابەتی جیاوازن بە دوو ڕێزکی جیاوازا دەڕۆن. مامۆستا ئەمە ناتوانین بڵێن وڵی ئەوەی قەدیمە هەمووی فڕە دەدەین هەرچەند یعنی حتاگە بڵێن وەکو نمونە بەکاربیینم ئەم ناتان بڵێم وڵی هەرچە عاداتی قەدیمە ئەم فڕی دەدەم ئەمن ئەوەی کەونا بەکاری دەهینمەوە محاول دەکەم زانم ئایا دەتوانم ئەبدەیتی کەم دەتوانم بیگۆڕم مەسا حتا کارامەیە کە ئەمە مرۆڤ هەیتمان کارامەیە دەتوانین ئەبدەیتی کەینەوە بیگونجێن گەشەی پێ بدەین بیکەنە ناو بەرگێکی نوێ بۆ ئەو هەڵمەرجێک کە ئێستا ئەمە تێدانە بیگونجێن لە بەرهەندێ بەڕای من ئەوە نییە بڵێم وڵی هەرچی کەونە فڕێدەم نابە ئەو کەونەی بینم ئەزمونمە ئیسیفادەی لێ بکەم و بەرگی نوێی لە بەرکەم یاخود گەشەی پێ بدەم بیگەینمە ئەو ئاستی کە ئەم لە هەڵمەرجی ئێستادا بەکاری بهێنم چونکە ئەم نالم هەموو تەکنیکە کەونەکان خراپە بۆ نمونە ئێستا کەوەکو نمونە باسی دەرەخکردنمان کرد لە بەرکردن ئێستا لە بەرکردن خۆ هەر دەمینێتن مامۆستا بەس ئەم فڕی نادەم لە بەرکردن بەسکو بەکاری دێنم بەسەن تەکنیکە کە ئەوەیە لە بەردەکەم بەس مەسەر لە بۆ ماوەی جیاواز لە ڕۆژی جیاواز دووبارەی دەکەمەوە زانیارێکە لە بۆی وەکو دەرخ نەمینێ بەڵکو بچەسبێ یعنی دەکا لە بیرگەی کوردخایەن نەمینێ بستە بیرگەی درێژخایەن لێرانە هەر عینەن دەرخکردن مایە بەس تەکنیکی دەرخکردنەکەمان لێرە گۆڕیە لە بەرهەندێ ناناڵم ئەمە هەموو شتێکمان خراپە و هی قەدیم هەمووی دەبی فڕە بدرێتن لەگەڵ ئەوەی نیوە ڕایە نیوە بەڕاستی دەتوانین بەکاربیین لەوانەیە هەندێک شت هەبی بەسەردا چوو بیتن تاریخەکەی بەسەردا چوو بیتن نەتوانین بە هیچ نەوەک ئیسیفادەی لێ بکەین بەرهەس هەرچی ئەوەی تکەیە ما باقی بڕای من دەتوانین سوودی لێ وەربگرین. مامۆستا باسی بەسەرچوون کرد پرۆگرام سیستەمی خوێندنی ئێمە لە وەزارەتی پەروەردە کە ناوەندەکانی خوێندنی بەگشتی دەگرێتەوە جگە لە خوێندنی باڵا ئایا لەو ئاستەیدایە کە لەگەڵ بەرەوپێچوونەکانی فێربوونی جیهانی یەک بکرێتەوە ئایا ئێمە ئەو بابەتانێک کە لە ناوەندەکانی خوێندن و لە توێی کتێبەکاندا دەخوێندرێت ئەو بەها زانیاریە پێشکەوتویان هەیە کە قوتابی وابڕی کە ئەو قوتابیە فێری زانیاری سەردەم دەبێت فێری زانیارێک دەبێت کە لە هەرچێ ئەو دنیاە بێ سوودی پێدەگەێنێت. مامۆستا بەڕای من هەوڵ درایە و هەوڵیش دەدرێتن لە بۆ ئەوەی ئەمەش شان بەشانی ئەو گۆڕانکاریەکە لە جیهاندا هەیە شان بەشانی بڕۆین بەڵام لەگەڵ ئەوەش پێویستە قوتابی فێرە کارامەی زیاتر بکرێتن زانیاری نوێی زیاتر بکرێت مەسەن ئەم پێم مهمە لەرانە لە وەزارەتی پەروەردە دەرسێک دابنێ بە ناوی ژیری دەستکرد ئەم کوول تعامل لەگەڵ ژیری دەستکرد دەکەم ئەو کارەمایانە چییە کە پێویستە ئەمن بیکەم ئەو شتانە چییە کە هەڵە نەنابی بیکەم قوتابی پێویستە ئەو شتانە بزانی ئەو بابەتانە بزانی چۆنی مەسەرەن زانیاری هەڵە جیا بکەمەوە لە زانیاری ڕاست خۆ ئێستا کە من زانیاری لە ChatGPT داوا دەکەم شەرت نییە هەموو 100% ڕاست بی کە من وەکو مامۆستا ئەگەر زانیاریم نەبی لەسەر ئەو بابەتەی کە دەیڵێمەوە نازانم ئایا ئەو زانیاری کە ChatGPT دایتە من ڕاست دروستەیان ئەم ئەو حاڵەتەم زۆر بەسەراتیە مەسەرەن داوای بابەتێکم کردێ لە ChatGPT تەبانیەکە کە لەو ئامرازانەی ژیری دەست کرد زانیاری هەڵی دایتە من کە پێ دەڵم ئەو زانیاری هەڵی دەڵێ ئاوەڵا ڕاست دەکەی ئێستا لە بۆتی ڕاست دەکەمەوە لەگەڵ هەندێک نەیتوانێ ڕاست بکاتەوە لەبەر هەندێ دەبی قوتابی فێر بکرێ چۆنی تەعامل دەکات. مامۆستا لە چەند ساڵی ڕابردوو جگە لەوەی بە شێوەی کتێبی سەربەخۆ کۆمەڵێک کتێب خراپبەردەستی قوتابیان لە کارامەی پەروەردەیی لە ئاشناکردنیان بە بەها کۆمەڵایەتەکان ئاشناکردنیان بە دنیای نوێی و سەردەم بەگشتی گۆڕانکاری زۆر باش کراوە لەگەڵ ئەوەشدا AI ئێستا وەکو بابەت لە ناوەندەکانی خوێندن بە تایبەتی لە بازنەی دووەمی خوێندن باس کراوە بەڵام لەوانەیە هەم وەکو AI وەکو سیستەم وەکو شێوازی نوێی فێربوون تازە بێ بۆی بابەتەکانیش بە وەکو ئاماژەکردن ئاماژە پێکراوە کە دیارە وەزارەتی پەروەردەش بە پێی گۆڕانکاریەکانی ساڵ و سەردەم کتێبەکانی دەگۆڕێ هەر لەم ساڵدا چەندین کتێبی تازە هاتە بەردە چەندین بابەت گۆڕاوە چەندین بابەت لادراوە کە ئەوانە بەڕاستی جێگای دەستخۆشین. هەم گوتم هەر بیدار گوتم شان بەشانی دەڕاتن بەس پێویستی هەر بەنووی کاریش هەیەتن
دەستخۆشیان لێ دەکەین طبعاً ئەوان ڕاستی مادی بوونەکی زۆریان چێشەوە بۆی بازەوەی دەکەین چکەمە بە بەردەوامی ئاگاداریمان هەیە بە بەردەوامیش وەزارەتی پەروەردە لە گۆڕانکاریەکاندا لێرە ئامادەبوونیان هەیە و ڕوونکردنەوە و دەستخۆشیان لێ دەکەین بەڕاستی جێمان پەنجیان دیارە تەکیدم. مامۆستا نور ئەوەی کە من هەستم پێ کرد ئەو هەوڵدان و مادوونەی تاکە کەسی تۆ کە بەڕاستی لەگەڵ برادرانش باسم کرد دەبێت بە هەند وەربگیرێ دەبێت بەهای بۆ دابدرێ زۆر جاران هەوڵدانەکان بۆ فێربوون ڕاستەوخۆ بیرکردنەوەیە لە داهاتەکان بەڵام ئەوەی ئەتۆ کە هەوڵت بۆی داوە ببی ڕاوێژکاری خوێندن دوای هەوڵ و ماندوو بوون دوای ئەوەی لە دەرەوەی وڵات توانیتە ئەو بڕوانامەیە بەدەستبێنی لاموانە بیری لۆی کرد بێتەوە دواتر بەهای مادی چەندە بەڵام ئێمە لێرەدا دەزانین بەهای پەروەردەیی بەهای هەمووکو خێر و سەدەقا چەند گەورەیە کە تۆ دێی کۆمەڵێک زانیاری نوێ کۆمەڵێک بابەتی نوێ کۆمەڵێک ڕێنمایی و شێوازی فێرکردن دەدەی بە قوتابیان و پەروەردەکاران کە جێی دەستخۆشیە هیوادارین کە هەمومان بە دوای ئەو پسپۆرێتەدا بگەڕین کە پسپۆرێتی دەگمەنن پسپۆرێتێکن کە بەردەوامیان هەیە بۆ فێربوون بەردەوامیان هەیە بۆ پێگەیاندنی قوتابیان لێرە دەمەوێت ڕێنمایی تۆ ببیستم لەوەی کە قوتابیان هەوڵ بۆ چ بدەن بە تایبەتی لە قۆناغەکانی کۆتایی لەوەی کە بە تایبەتی لە 12 ئامادەی هەوڵ بدەن بگەنە دواتری ئامانجەکەیان کە دامەزراندنە یان بگەنە ئەوەی کە بەهایەکی کۆمەڵایەتی بەدەستبێنن. هەمیشە ئەوگەر بۆ منداڵەکانی خۆشمان بۆ کەسوکاری خۆشمان ئەوە بێ بەڕاستی بەداخەوە ئێستا بیر لەوەی دەکەینەوە کە منداڵەکانمان بگەنە ئامانجێکی مادی بەڵام دەشکرێ خۆ بگەیە پسپۆرێتێکی جیاواز و تایبەت کە کۆمەلگا ئیشی پێت بێ. وەسم ئەو خاڵم باس کرد مامۆستا گوتم ئەمە تەنها ئامانجمان ئەوە نەبی نمرەی بینم مثلا نمرەی 8 بینم لە پۆلی 12 یان ئامانجم بەس ئەوە نەبی بگەمە زانکۆی پزیشکی ئامانجی پاشەوی چیە ئایا کو خزمەتی خۆم دەکەم خێزانم دەکەم گەلەکەم دەکەم وڵاتەکەم دەکەم فلێرانە گرنگە ئامانجەکان گەورە دابنرێن ئۆکەی خوتوەی یەکەم یاخود بڵێن بچم دادەنێم ئۆکەی دەمێ ئەو نمرەی بینم بەس لۆ دەمێ ئەو نمرەی بینم دەمێ بگەمە چ بەواستەی ئەو نمرەیە ئایا دوایە کە ئەمن ئەو نمرەیەم هینە ئایا شەرتە دیسان بچمەوە ئەو بەشە بخینم کە دەڵێن ئەها بەرزترین بەشە بۆ منە بەشی پزیشکی ئایا بەواستەی هەندی بەس بەواستەی هەندی دەتوانم خزمەت بکەم یان دەتوانم لە ڕێگەی تریش خزمەت بە خۆم بکەم بە خێزانم بکەم بە گەلەکەم بکەم یعنی دەبی گەورە بکرێتن و دەبی وەکو جەناب گوتی بەهایەکی کۆمەڵایەتی هەبی لە بۆ خۆی و لە بۆ دەوروبەری لە بۆ ئەوەی من عادەتەن مامۆستا باوەڕم بۆی هەیە کە هەر مرۆڤێک هەر تاکەک مەسەجێکی هەیە ڕیسالەی هەیە کە خوا دروستی کردی و تێدا دانا لە بۆی کە دیتیەوە ئەو ڕیسالە یان ئەو مەسەجە بتوانی خزمەتی نەک تەنها گەلەکێ پێ بکە هەموو بەشەرەتی پێ بکاتن فکە ئەو مەسەجەشی دیتەوە یان بڵێ ئەو ڕیسالەیە کە بۆ لۆ دروستکرایان ئەو هەدەفەی کە لە بۆی دروستکرایە ئیبداع دەکا بەڕاستی چێ ئەو پەیامە دەدۆزێتەوە خێزان یاخود خودی قوتابی بەخۆی شخص کەسەکە دەبی تاکەکە کار لەسەر خۆی بکاتن هەر لە منداڵیەوەش خێزان یارمەتی دەرە کۆمەڵگە یارمەتی دەرە قوتابخانە یارمەتی دەرە لە بۆی ئەو مەسەجیان ئەو ڕیسالەیە کە نەفەرەکە هەیەی بیدۆزێتەوە و بەس لەسەر ئەوش ڕادەوەستی کەسەکە چەند کوبینە ئەکرا و پەروەردەکرایە ئەگەر بێت و هەریەکەمان مەسەجی خۆمان دیتەوە ڕیسالەی خۆمان دیتەوە یان ئەو هەدەفێک کە لە بۆ دروستکراینە طبعاً ئەو ڕۆڵێک کە لە ناو کۆمەڵگەی دەمانبی زۆر زۆر گەورەتر و باشتر و یعنی بە شێوەیەکی پێرفێک دەبیتن فلەبەر هەندێک گرنگە بزانین ئایا مەسا ئەو پسپۆری ئەمن اختیاری دەکەم یان هەڵمبژاریە لەگەڵ ئەو هەدەفێک کە لە بۆ دروستکرامە یەک دەگرتەوە یان نیان ئەم بەس مادیەم فکر دەکەم و ناوەڵ ئەم دەمێ دەوڵەمەند بم
لێرانە ئەدی خزمەت و خزمەتی بەشەریەت و دەکەی نەک بڵێن هەر بەس کۆمەڵگەی خۆمانە مەسە زۆر نەفری گەورەمان هەیە لە کوردەکانی خۆمان ڕۆڵەکی زۆر گەورە دەبینن لە دەروی وڵات دەژین بەس نوێگەری زۆریان کردیە لەوانەیە خەڵاتی نۆبڵیان وەرگرتبی لەوانەیە لە زانکۆ گەورەکانی جیهان کار بکەن و ناوبانگیان دروست کردبی ئێدەکا ئەو کەسە هەدەفی خۆی دیتیتەوە دەزانین لە بۆ شتێک دروستکرا لەبەر هەندێک ئەو پسپۆرێکە هەڵشی گرتیا یا وەری گرتیا لەگەڵ ئەو هەدەفەی گونجایە و ئەو شتە نایەبەی لێ دروست بووە فهەر یەکەمان هەر تاکەکمان نایبین بە خۆمان بەس مهمە گرنگە کار لەسەر خۆمان بکەین و خۆمان لەگەڵ خۆمان مەشغول بین ببینینەوە ئەو هەدەفە چیەکە ئەمە لە بۆی دروستکراینە لە بۆی بتوانین خزمەت بە هەموو کەسێک بکەین مامۆستا دووە پرسیار با ئەوە بێ ئەو شێوازە نوێیانەی کە شێوازی نوێی خوێندن و فێربوونن وەکو لە دەستپێکیش باسم کرد هەموو خێزانی کورد یان ئەوانەی کە زیاتر حەزیان لێ منداڵەکانیان بەرەو پێشتر بچن بە دوایدا دەگەڕێن لەکوێ بە دوایدا بگەڕێن لەوانەیە دایک و باوکێک حەز بکە بەر لە مامۆستاکەی ئەو شێوازەکانی فێربوونی نوێ بە منداڵەکانی بگەێنێ لەکوێ لە سوسیال میدیا لە خولەکان یاخود لە خودی مامۆستای منداڵەکەی یان لەکوێوە بەخۆی دەبی کەسی شارەزا بەجددی ئەو شتەی لە بۆ بکاتن یعنی مەسەر دەستە لای ڕاوشکاری خوێندنە لەوانەیە بستەکنەوی ئەوان لەوانەیە تست و شتیان هەبی تایبەت بە خۆیان شێوازەکەی تهدید دەکرێتن طبعاً تستی زۆر ورد هەیە دەکرێتن لە بۆ ئەوەی ئەو شێوازە دیاری بکرێت مەسەلەن قوتابخانە وەکو مامۆستا یان بەڕێوەبەراتی قوتابخانە لەوانەیە مەسەلەن ئەگەر ڕاهێنانیان پێ بکرێتن بەشێکی تایبەتیان هەبی یان کادیرێکی تایبەتیان هەبی لە بۆ کردنی ئەو تێستانە لە بۆ قوتابیەکان یارمەتی دەردەبن ئەو وەختی قوتابخانە و مامۆستایان ڕاوشکار و ماڵەوە ئەوانە هەم پێکەوە لە بۆ ئەوەی ئەو شێوازە نوێیانەی خوێندن لە بۆ قوتابی بدۆزنەوە وەکو کەسی لەوانەیە خێزان بتانی هە لە منداڵی ورد بی دیقەت بکات سەرنج بکاتن لەسەر ئەوەی منداڵەکەم حەزی لە چێ زیاتر حەزی لە زیاتر تەماشای شتەکان بکەم یان حەزی لە منداڵ هەیە حەزی لە گۆرانی بیستنە زیاتر یان مەسەران ئەمن منداڵەکەم بەس حەزی لەوەیە شتەکان پێکەوە دروست بکە هەم میکانۆمان هەیە دروست دەکات چاکی دەکا و فلان دەکایان حەزی لە چاکردنەوە شتەکانی ماڵە خێزان دەتانی ئەو شتەی بکاتن بەس لە بۆی بزانین ئایا سەدا چەندە بە وردی ئەوە پێویستی بە تیستی تایبەتی خۆی هەیە زۆر بەڕێز مامۆستا نور عەبدولقادر ڕاوشکاری خوێندن سوپاس دەکەین لە سێوری لەگەڵمان سەلامەت بین زۆر سوپاس خۆشحاڵم ببین میوانداریتان سوپاس بۆ ئێوەش بینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردی تاڵقەی ئەشتری بەرنامەی ئەزمری پۆل لەگەڵتان بەیەک دەکەینەوە بەخۆتان دەسپێنین خواتان لەگەڵ.